بەمەبەستی بەرز و پیرۆز ڕاگررتنی یادی ئەنجامدانی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان ئەمڕۆ لە سۆران ڕۆژنامەی سەربەخۆی کوردستان لێرە چارەچێکیان ئەنجامدا و ستافی ڕۆژنامەی سەربەخۆی کوردستان لێرە کۆمەڵێک وێنەیان نمایش کردوونە کە تایبەتن بە ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان لێرە وەکە بیندرێت ڕۆژنامەکە بەسەر ئەو کەسانەدا بەش دەکرێت کە بەشدار بوون لەم ڕێوڕسمە ئەوەی بەم کارە هەستاوە بەڕێز هەژار حەچیم وەکو ڕۆژنامەنووسە بۆ زیندووکردنەوەی ساڵ وەگەڕی ئەنجامدانی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان من ڕاستەوخۆ قسە لەگەڵ ئەوەکەم کاکەژار سڵاوتان لێبێت ئێوە وەکو ڕۆژنامەنووسێک لەم سنوورە ڕۆژی ئەنجامدانی ڕفراندۆمی سەربەخۆی چۆن هەڵدەسەنگێنن و لە هەمان کاتژدا ئەم چالاکێچیە کە ئێوە ئەنجامتان داوە. سەرەتا پیرۆزبایی ڕێگە و ڕێبواران و سەربەخۆ خوازانی کوردستان ئەم پەیامە مەزنە لەم ڕۆژە پیرۆزە و مەزنەدا لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەم بە تایبەتی لە جەنابی سەرۆک بارزانی پێیان دەڵێم کە خەونی سەربەخۆی و ڕێگای سەربەخۆ و کاروان و ئامانجەکەمان کۆتایی نەهاتووە بەردەوام دەبێت تا کوردێک لە هەر شوێنێکی دنیا مابێ ئامانجەکەمان دەپێکین و ئەم ڕۆژەش هەردێ ئەمڕۆ ناسبەی لەم ڕۆژە پیرۆزەدا لە یادی 4 ساڵەی ساڵ ڕۆژێ بەڕێوەچوونی ڕفراندۆمی سەربەخۆیی لە باشووری کوردستان ئێمە وەکو چەند ڕۆژنامەنووسێکی خۆبەخش من وەکو خاوەنی امتیاز و سەرنووسەری ڕۆژنامی سەربەخۆیی ژمارەیەکی نوێی ڕۆژنامەکەمان چاپ و بڵاو کردەوە لەگەڵ بەڕێزانە کە لە مەراسیمەدا بەشدار بوون و ئەو کەسانش کە لە ڕۆژنامەکەدا بە وشەیەکدا بەشدار بوون پێیان دەڵم کە هەر وشەیەکتان بەقەت دەریایەکە سپاسی بەرهەفبوونی ئێوەی بەڕێزیش دەکەین و لە ساڵانی داهاتوو هەوڵ دەدەین ئینشاءڵڵا مەراسیمەکە باشتر و گەورەتر و هەیبەتێکی زیاتر بدەین ئەم ڕۆژە مەزنە و هیواداریشین کە خەڵکی کوردستان دەنگ بە ئەو حزبە بدا کە بەرگریکاری قەواری هەرێمی کوردستان بوو بەرگریکاری هەولێری پایتەخت بوو هەمومان دەزانین کە کەم حزبی سیاسیە دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم زۆر سپاس.